پێش 16 ئۆکتۆبەر کورد ئاڵای کوردستانی لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک هەڵکرد، بەڵام لە دوای ئەو بەروارەوە کە هێزە عێراقیەکان باڵادەست بوون، هەڵکردنی ئاڵای کوردستان لە نێو ئەو شارەدا قەدەغە کراوە. حتمما ئاڵای کوردستان بەچای خۆ نادینی کو ئاڵای کوردستان، ئاڵای کوردستان لەم شارە نەما، تەواو کورد لە کەرکووک نەما. ئەم سێ ئەفسەرە کوردە کە لە کۆمپانیای نەوتی باکوور دەوام دەکەن لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان 4 ڕۆژ دەستگیر کراون. هەروەها بەرپرسە کوردەکانی شارەکەش باس لە دەستگیرکردنی چەندین گەنجیتری کورد دەکەن لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان. دیارە ئێمە لە سەبڕیانی مەحافزی کەرکووک هەساین بە هەڵدانی ئاڵای کوردستان لەسەر مقڕی فەوجەکەمان کە فەوجی تەواری بوو سەر بە کۆمپانیای نەوتی باکوورین. ئێمە مەسە بڵێن دوای ئەوەی کە 16 ئۆکتۆبەر کە دەستی پێکردەوە هاتن ئەمان جەماعەت لیژنەیەشیان لە بەغاوە تەشکیل کرد بۆ ئەوەی مەسە بڵێن بانجی ئێمەیان کرد و 3 شەو دەست بەسەرکران لەسەر ئاڵای کوردستان. ئێمەش مەسە بڵێن کاتی خۆی بە بڕیار کردومانە، ئەو کاتەش بە بڕیاری ئێوان هاتن لایەندا و ئێمەش 3 ڕۆژ دەبەسەرین بە هەمێتی هەموو برادران بە تایبەت ئەندام پەرلەمانەکانی عێراق بەڕاستی هاوکاریەکی باشیان کردین، دەستیان خۆش بێ و هیوای سەرکەوتیان بۆ خواستین. ئاڵای کوردستان لەسەر پەیکەری پێشمەرگەش کە ئاماژەیە بۆ بەرگریەکانی پێشمەرگە لە کەرکووک داگیراوە و ئاڵای عێراق لە جێگەکەی هەڵکراوە. هەروەها ئاڵای کوردستان لەسەر بارەگا حیزبە کوردیەکانیش داگیراوە. لە ماوەی ڕابردووە ئەزموندەری خست نە حکوومەتەکانی ڕابردوو توانیان ئەو ناوچەیەدا ماڵن لە کورد وەنە لە 3 ساڵی ڕابردوو شایمە توانیمانەدای بماڵین لە پێکاتەکانی تر. بۆیە پێکەوە ژیان بە هەموو ماناکانیەوە دەبێت لە ناوچەیە ڕەنگ باتەوە. ئەمڕۆ بە یاسبەی پێویستە ئاڵای کوردستان لەو ناوچانە شان بەشان ئاڵای عێراق خەڵ بکرێت و بتوانێت دڵنیایەک بدرێتە هەموو هاوڵاتیەکی ئەو ناوچانە کە ئەو شارەی هەمویانە. پاساوی هێزە عێراقیەکان بۆ قەدەغەکردنی ئاڵای کوردستان ڕێگرتنە لە گرفتی تایەفی و بەرپرسانی حەشدی شعبیش ئامادەنین هۆکاری قەدەغەکردنی ئاڵاکە ڕوون بکەنەوە. سەبەبەکە ئەمانە خۆی ئەگەر ئەحزابەکان خۆیان جواب بدەن، هەر حەزب حڕیەتی خۆیەوە بان مەقڕەکەی عالەمیدانە. جوابی ئەم سوالە لای پرسیارەکەت لای ئەحزابەکانە. ساڵی ڕابردوو بەرپرسانی کورد کاتێک لە کەرکووک باڵادەست بوون بێ حسابکردن بۆ بەغدا ئاڵای کوردستانیان لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک هەڵکرد. بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە ئەوەی ئێستا بەغدا دەیکات جۆرێکە لە کاردانەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.